وا خۆر لە کەرکووک هەڵهات ئەمڕۆ ڕۆژێکی نوێ و جیاوازە بۆم شارە چونکە خۆی یەکلای یەکاتەوە ئاخۆ خۆری یاشتی و ئازادیم شار هەڵدێ یاخود لە نێو تونێلی تاریکی و لێڵی ئێستادا ئەمێنێتەوە. ئاڵای دەستی پەیکەری ئەم پێشمەرگەیەدا گیرە و گۆڕا خەڵکی ئەم شارە ناچارکران بچنەوە ماڵەوە یان شارەکە بەجێ بێڵ. دوای 5 ساڵ ئەمڕۆ دەرگای ماڵەکان هەمووی پێکەوە کرایەوە ئەو دۆخەی تانک سەپاندی ئەمڕۆیانەوێ بە پەنجەکانیان بیگۆڕن. سڵاو لێبێ باشی شکر حیاتم دەنگواسی چۆنا وەڵا لەخوا ئەستەکەم لە دەنگدابووی دەنگداوە بەڵێ کاکە شایدمانمان هێناوە ئەمە شایدمانێکە بۆ کورد بۆچی بۆ ئەوەی کەوا ئێمە قەومێکی هەتا بڵێ زوڵمان لێکراوە زوڵمەشمان لە هیچ کەسێک نەکردووە لەم شارەیە هەچی دام و دەستگا هەیە کە ئەچی هیچ ڕێزێک لێ ناگرن ئەگەر بێت و ئێمەش ئەگەر وەکو ئەو قەومانەی تر ئەگەر قەومێتی خۆمان بزانایە ئێمە ئاو هەمان لێ ناهات دەبێ ئێمە هەمومان حەول بدەین بۆ قەومەکەی خۆمان قەوم خۆمان ژێردەسە کراوە قەوم خۆمان مردووە ئەلێرانە ئەی چۆنە ماوە گۆڕێ وەڵڵاهی بەم پەنجەیە ئەیگۆڕی بەو پەنجەیە ئەیگۆڕی کاکە ئەو شایدمانێکە کە ئەشەدوو بۆ کوردەکەی کەوا زوڵمی لێکراوە ئەمە شایدمانە کاکەوە کورد زوڵمی لێکراوە بۆ پەنجەیە ئەتوانی شایدمانی بۆ بێنی و بە حەق دەنگ بدەیت ئەمە بارەدۆخی ئەم شارە بگۆڕین چەندەها ساڵا دینین زوڵممان لێکرێت غەدرمان لێکرێت ئەوەی خۆی بە کورد بزانێ ئەوەی خۆی بە گەنج زانێ کوا گەنجەکانمان وەڵی شەرمەزاری ئەگەر نەڕۆی دەنگ بدەیت ئەوەی کورد بێت خۆی بە کورد بزانێ بێ بڕا مافی خۆی ئاسوودە بکە وجدان خۆی زەمیر خۆی ئێمە چەند ساڵە لەم شارە قوربانیمان داوە کەس و کارمان هاوڕێکانمان هەمویان شەهید بوونە هەمویان ئازادراون. سلام علیکم. علیکم السلام. قوربان گیان چۆنی؟ باشی سلام. تو باشی؟ باشی سازگیان. ئەچم بەرەو دەنگدان؟ بەڵێ. بۆچی گرنگە لەم شارەیە کورد؟ وەڵاهی دەنگدان لەم شارەیە گرنگە وەکو بۆ کورد وەکو بۆ ئەوەی کەم حافزێکی هەبێ ئینێکی هەبێ کە خەڵک غەدر و غودوری لێ نەکرێ. کەرکووک جیاوازە بەراورد بە ناوچەکانی تر؟ کەرکووک جیاوازە بە هەموو ناوچەکانی تر. لە کوردیەکانە زۆر جوانە ئەمڕۆ لە دەنگدان بووی دەنگیشت داوە بەڵێ بە شایەتیەوە تا شایەتە شایەتیەوە بەڵێ شایەتیە بۆچی شایەتەیەکە بۆ نیشتمانی کەرکووک شایەتیەکە بۆ کورد ئەمە ئەم سەرکەوتنە من داواکەم لە هەموو خەڵکانی بە شەرەفی کەرکووک لە هەر شوێنێکن لە سلێمانی لە هەولێر لە دۆهۆک لە زاخۆ هەمووان پەردەوازە بووینە خۆی بە هەموو لایەکەوە بەڵام من داواکارم بێن دەنگ بدەن بە سەربەرزیەوە و داواشەکەم لە خوشک و برایەن بەجلی کوردیەوە بێت. قوربان سڵاو لێبێ لە کیەوە هاتووی؟ وەڵایی لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە هاتووی هاتووی بۆ کەرکووک دەنگ بی؟ بەڵێ. لە سلێمانیەوە چی وای لێ کردو بێ لە کەرکووک دەنگ بۆچی گرنگە هەڵبژارد و دەنگدان لێرە؟ گرنگ نییە هەش لایەنێک دەرەچێ و هەش حیزبێک دەرەچێ وردە گرنگ ئەوەیە من بەڵامەوە خۆشە کورد سەرکەوێت. بەڵێ ئێتر ئەگەر هەش لایەنێک بێت گرنگ ئەوە نییە گرنگ ئەوەیە کورد سەرکەوێت لێرە و تەواو.
ئێرە خاڵی گەرمی بەریەکەوتنی ململانەکانە هەرێکە لەم پێکاتانەیانەوێت دەسەڵاتی خۆیان لەم شارە بچەسپێنن. ئەمڕۆ چۆنەوە بچ لە کوردیانەواتی بۆ دەنگدان لێرە؟ لەخۆشیەوە دەنگدان هاتووە، لەخۆشی دەنگدان هاتووە، لەخۆشی ئەوەیەوە دەنگمان دەرچێ پێت و ڕۆژێ خۆشە لە تەژنی نەورۆز باسی نەورۆزەکەین، بەڵام ئێمە نازانین پێش نەورۆز چی بووە، بەڵام ئەمڕۆ گرنگیان پەنجەم وەرگرتن دەنگدانە چییە؟ سەلماندنی کووردە سەلمێنم کە من کووردم خەڵکی ئەم شارم. تا چەند سیمای کوردستانی بوون بەم شارەوە دیارە. ئای چۆن وەڵام من زۆر ئێستا پێم خۆشە زۆرە هەموو کەسێ بێ بۆ ئەم شتینە دەنگ بدا دەنگدانێکە بە ئارە وەڵا ئێرە زمەی بەهاتایە ئەگاوا بێ هەموو جار لەگە بەیانیا دێم بۆ ئێران دەنگەدە گەڕامانە کرد ملمان بێکەوانە دەبای سەعلێرە بێک مل بێکمانەوەنە دیوە ئەوەنە دیوە ئەسە حەزعی حەق یەک کەسێ لە ماڵەوە نەمینێت هەمووی بێت بۆ دەرەوە ئەوەی دەنگیش نادا هەر بێتن. چۆنەوە بچ لە کوردیانەوە ڕاتوناتون دەنگ بن؟ ئێمڕۆ ڕۆژێکی مێژوویە یعنی ئەبێ کەرکووکی کوردایەتی خۆمان سەلمێنین لەم شارە. ئەم شارە چۆن بیسەلمێنین کە کوردستانی و سەر بە کوردستانیە ئەم دەنگدانە بێتە ئیحسایەکی 57 وایە؟ یعنی پێم وایە ئەوەی نەیە بۆ دەنگدان هەر کوردێک لە ماڵەوە دامشێ بە هەر شێوەیەکە کە دڵی شکابێتیش ئەبێ بێت دەنگ بە. تا چەند گرنگە کورد لەم شارەیە دەسەڵاتی یەکەمی هەوێ؟ بەڵێ وەڵا کاکە زۆر گرنگە کە دەنگ بێنین بۆ ئەوەی نەجاتمان بێ لەم زڵم و غەدرە لێمانە کرێ دڵخۆشی ناتوینە بۆ دەنگدان دڵخۆش نەڕۆ بەڵێ ئەلحەمدلله ئارەوە کوردستانی بوونی بەڵێ ئارەوە جارێکی تر بسەلمێنەوە. تورکمانیش لەگەڵەوەی داوای گۆڕانکاری دەسەڵات دەکەن کەرکووک بەهی خۆیان نەزانن. Aslımız Türkmen'de, Kerkük bizim de. Valla bizim buraya gelmemiz boynumuzun borcudur. Gelişme yalakın, hakkımızı da adakın. Yani buraya gelmemiz şefimizden gelmedik. Geldik hakkımızı talep edakın. عربیش بە هەمان شێوە بۆ گۆڕینی دەسەڵاتی ئێستای شارەکە دەنگەدەن و داوای برایەتی پێگاتەکانی کەرکووکەکەن. صوتت على كركوك مدينة التآخي ماكو فرق بين عربي كردي تركماني احنا كنا خوان هذه مدينة يسمونها العراق المصغر واحنا ان شاء الله كنا خوان بإذن الله تعالى على هاي الوجوه الجديدة يصير تغيير شامل بالكركوك واحنا خوارنا الكراد وعمامنا العرب وخوارنا التركمان ماكو فرق بيناتنا ابدا. ايوش اگر كدس كي دستان روج برامبر ملتكتان برامبر كرد تركمان عرب لم شارع خدمت شاركه بكن فرق ما كان بلا ما كرد ام تركمان عربه اما هاو سيمنا عربه لكا صدام حسين من قانونات ونامو ابويا قومي قوم بغوريا قوم خيم نغوري بلوانيه خلشي كركوك بهزارها مليون دينار زر ما كبي تنها لبينا قوميتها بعرزيك قوميت ما نغوري بهزار دينار خانوكا بدفتري وباريس صد قانون مبومن كاسة دعمشان صد قانون بس تبرو قوميت خوم نغوري قانون نكري يك خانوك مكري كرمنا امبرا عربه كاكوينس اما بنايا ابو دد 12 صال 15 صال بنايا ابو حتى صدام حسين رخا صدام حسين رخا هادو ديكاك ياسين او خانوكت ولا بك ناخوته كرمنا اخو ما خانوك ميسش ماوا ئەگەڕێم بە دوای و کەسانی کە دەنگی ناڕازین لەم شارە نەچوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و پەنجیان بۆ هیچ لایەنێک مۆر نەکردووە. ئەمەوێت بزانم هۆکاری ناڕازایەتیەکەیان چییە و دەمەوێت پاڵنەری پشتی ناڕازایەتیەکانی ئەوان بزانم بۆچی ناشنە سەر سندوقەکانی دەنگدان. تەنیا بۆ من گرنگەوەیە کە بزانم هۆکاری ناڕازایەتیەکانیان چییە و ئێوەش بیبێت. دەنگە ناڕازیەکانی ئێرەمدۆزیەوە و لێم پرسین لە چی ناڕازین و هەوڵمدا لە بەردەم کامێرەکەمدا قسەم بۆ بکەن بەڵام ئامادە نەبوون.
دەنگی بڵندگوی مزگەوتەکان بانگەوازیان بۆ شایەتیدانێکی جیاوازە کرد، شایەتیەک بۆ ناسنامە و کوردبوونی شارێک. یەکێک لەو شتانەی کە ئەمڕۆ لە کەرکووک بینیم کە لە هیچ شارێکی تر نەمبینیوە وەکو ڕۆژنامەنووسێک بۆ من زۆر جیاواز بوو. لێرە تەکبیری ئەڵڵاهو ئەکبەر بۆ کورد و سەرخستنی کورد لە مینبەری مزگەوتەکانەوە ئەکرێت. نزیک بوومەوە لە خۆراوە بوون، تاریکی و لێڵی داهات، دەنگی هۆڕینی سیارە و دهۆڵ و زوڕنا و ئاڵەی ڕەنگە و ڕەنگی حیزبی و ئامادەی منداڵ و گەنج و پیر شاریان ڕوونا کردبووەوە. خۆر هەڵهات و وا ئاوا بوو، بەڵام خۆری سیاسی ئەم شارە تاریک و لێڵە، دیار نییە کەی ئاسۆ هەڵبێت.